سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتە و گشتکاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. عزیزان هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی بەرنامەی دیدار و ڕاڤە. عزیزان لە ئەڵلقەی ئەم هەفتەی بەرنامەکەماندا گوێبیستی وتوێژێک دەبن کە لەلایەن بەڕێز ئەنوەر حسێن بازگر و پەرژین ئەحمەدەوە ئامادەکراوە بەرنامەکەم. شێوی ئاماژەیە کە بەشەکانی دیکەی ئەم وتوێژە لە بەرنامەکانی داهاتووی دیدار و ڕافەدا پێشکەش بە ئێواکرێ ئەمە بەشی یەکەمیە بێت. بەو هیوایی ناوەڕۆکی ئەم بابەتەش جێگەی سەرنجی ئێوەی ئازیز بێت لەگەڵمان بن بۆ درێژەی بابەتەکە. ڕێبوار مصلح شێخولئیسلامی شاعیر ئەڵێت ئەو خەباتە گەرم و گوڕا نەک هەرکێشە نەبوو بۆ هونەر و شیعر و ئاواز بەڵکو خۆی هەوێنی بەرهەم و شیعرەکانم بوو. مصلح ڕێبوار شێخولئیسلامی شاعیری خۆشناو و ناسراوی خۆرهەڵاتی کوردستان و چەوساوەکان بۆ بەشێکی زۆر لە ڕووناکبیرانی کوردستانی ئێران و کوردستانی عێراقیش ناسراوە. سەردەمانێک لە شاخ شیعری بۆژن پێشمەرگە و خەباتی حەقخوازانەی کرێکاران و هیومانتیسی دەنووسی. باشێکی زۆر لە شیعر و ئەدەبیاتیە و ڕەنج، ئازار و مەینەتی مرۆڤ و ژنی کوردی خستوەتە ڕوو. ڕێبوار یەکێک بوو لەوانەی زوو دەستی دایە شیعر و توانی لەسەر ئاستی کوردستان ببێتە شاعیرێکی ناسراو. خاوەنی 5 دیوانی شیعریە بەناوەکانی گەشتێک لە کوردستان، سرودی سڵاوی ئازادی، دەنگ هەڵبڕە، چەند لاپەڕە لە دەفتەری ڕۆژانەم و گۆرانیەکانی ترەیسی چاپمەن کە لە ساڵی 1970 سەدەی ڕابردوودا چاپ و بڵاوکراونەتەوە. ئەنوەر حسێن بازگر و پەرژین ئەحمەد لە دیدارێکی تایبەتدا لەگەڵ مصلح. دەروازەی یەکەم ئەدەبی چینایەتی. بەم پرسیارە لە قسمەت شاعری خۆشەویست ڕێبوار دادەبن کە دەڵێن ئایا هونەر چینایەتیە یان وەکو بۆچوونێکی تر دەڵێت هونەر نابێت بە تەنها و مجەڕەد چینایەتی و هەڵگری ئایدۆلۆژیا بێت، چونکە جوانی ئیستاتیکا و ڕۆحی شعری یان هونەری دەکوژێت. تۆ لەگەڵ کام بۆچوونە دایت؟ وەڵام پاش ڕێز و پێزانینم بۆ ئەم دەرفەتەی ساستان کردووە. بەڵێ هونەر چینایەتیە. ئەمە بۆچوونی تەنیا من نییە. هەر کەسێک ماتریالیزمی مێژووی لە معتەبەرە و ئەم حەقیقەتەی ناسیوە نیشانەی ئاشکراش هەیە بۆ کەسانێک کە سەرنجی زانستی بدەن لە بابەتەکە. هونەر بەشێکە لە کللتور و دەستکەوتەکانی مرۆڤ. مادەم مرۆڤەکان یەک جۆر نین و پەیوەندیان بە چینی جۆراوجۆرەوە هەیە، هونەری ئەو مرۆڤانەش لە سەرچاوەی هەست و جوانی ناسی جۆر بە جۆرەوە دێت. جوانی ناسیەکەشی هەر لە پەیوەندی چینایەتیەوە دێت. ئەم دوو بەرەکیەکە لە پرسیارەکەی ئێوەدایە کە گوایە بۆچوونێکی تر باسی ئیستاتیک دەکات. ئەوە نابینێت کە ئیستاتیک جوانی ناسیش چینایەتیە. ئەوەی لای کارگەر و زەحمەتکێش جوانە ئەوەی مەسرەت و خۆشی دێنێت جیاوازە لەوەی کە لای سەرمایەدار جوان و خۆشە. تەنانەت گوڵی سروشیش کە هەنگ لای جوانە بەرەو لای دەفرێت و هەنگوینی لێ بەرهەم دێنێت. کەڵەگا پێی قەڵز دەبێت و لەوانەیە کراسی سوور و پەڕۆی سووریش وە بەرشاغدا بدات. ڕاستە لێرەدا باز لەسەر هەنگ و کەڵەگانیە. باسەکەمان جوانی کۆمەڵایەتیە. بە نمونە بۆ نمونەش مانگرتنێکی سەرکەوتوو موچڕک بە لەشی سەرمایەداردا دێنێت، بەڵام بۆ مانگرتوان جەژنە و فیستیواڵ. ڕەنگە لێرەدا پێویست بێت ناسنامەی هونەر دووبارە بکەینەوە. هونەر لەوانە شێعر دەربڕینی هەست و هۆشە. هەست و هۆشی گوێگر خوێنەر یان بینەریش دەبزوێنێت. ئاخۆ ئەشاعیر و شێخ و مشایەخ وەکو من و تۆ هەست بە جوانی شعری گۆران دەکەن یان بە چەق و لووری مرید و گریان و حاڵی مەلا و دایەخانمی خانەقات دەبژێنەوە. بابەتەکە ڕوونکردنەوەی زۆر هەڵدەگرێت لە پەنتایی جیهانیشدا. چەندین کتێبی لەسەر نووسراوە. پلیخانۆف، ئەریک فرۆم و کەسانی تریش کتێب و نووسراویان هەیە لەسەر ئەم بابەتە. گەلێک لێکۆڵینەوەش لە ڕۆژنامە گۆڤار و ڤیدیۆکاندا هەن. من خۆم لە سەرەتای کۆبەرهەمی شعری کوردی بۆ ئازادیمدا لەم بابەتە دواوم کەوا دیارە دەبێت زیاتریشی لەسەر بنووسم. لێرەدا ئاوەڕێک لەوە دەدەمەوە. هونەر بەشێکە لە کللتور. کللتور واتە ژینگەی دەستکردی مرۆڤ. بەشێکی مادی هەیە کە لەوانە
چلۆنایەتی کشت و کاڵ بژێوی پیشەسازی و تەکنیک و هەروەها ڕێگاوبان و شارستانیەتی دەگرێتەوە. بەشێکی معنەویشی هەیە کە تێگەیشتن و هەست و هەڵس و کەوتی مرۆڤەکانە لە پەیوەندی خۆی و سرۆشت. ئەمە زانست، فەلسەفە، هونەر و دابوونەریت و هەموو معنەویات دەگرێتەوە. بەم جۆرە هونەر لەگەڵ بەشی معنەوی کللتوردا دەگونجێت. کللتور بەم مادی و معنەویەوە وەکو دەستکردی مرۆڤ دەکەوێتە ژێر کاردانەوەی دوو لایەنەی چینی دەسەڵاتدار و چینی ژێردەسەڵاتی کۆمەڵ. لەمانە کللتوری معنەوی بە ئاشکراتریش ئەو جیاوازەی پێوە دیارەکە، بۆیە هونەر بە شێوەیەکی ڕوونتریش دووبەرەکی چینایەتی کۆمەڵگا دەنوێنێتەوە. کللتوری زاڵ لە کۆمەلگادا کللتوری چینی دەسەڵاتدارە. گەرچی کللتور بەرهەڵستی ژون نەبووە، یان بڵین کللتوری بەرهەڵستکارانە ون نەبووە، لە بەرهەموو لە چالاکی کۆمەڵانی خەڵکدا ڕەنگی داوەتەوە، هەمیشاش کللتوری بەرهەڵەست لە کێشەدا بووە و لەگەڵ کللتوری زاڵ و هونەری زاڵی دەسەڵات. بۆ نمونە هەڵپەرکی ڕەشبەڵاک هەمیشە لە بەرامبەر تەوس، توانج و هەڕەشەی دەستگای ئاینی زاڵ ڕاوەستاوە. مۆسیقا، شعر و هونەری خەڵکی کە بە فۆلکلۆر ناسراوە گەلێک هەست و نواندنی جوان و مرۆڤانەی لێ دەردەکەوێت کە دەشکەوێتە دژایەتی لەگەڵ فەرهەنگی دەسەڵات. لە هونەری کوردیدا قانع وەکو شاعیرێکی ئاوارە و زۆر لێکراو ناسراوە. لە ناو فارسی بێژانیشدا ڕوودەکی و زاکانی و لە ئەدەبی عەرەبیشدا ئەبولعەلای موعەرەری، مزەفەر نەواب و چەند کەسێکی تر بە هەر زمانێکی تریش ژمارەیەکی زۆر شاعیری بەرهەڵەست و زۆر لێکراو ناسراون. ئەو چینەش کە ئەمڕۆ دەسەڵاتدارە، واتە چینی سەرمایەدار، کە لە نێوان سەدەکانی 15 بۆ 18دا پێشڕەو بووە و بە یارمەتی چینی کرێکار دژی چینی دەسەڵاتداری سەردەم واتە دەرەبەگ و سەرۆک عەشیرەتەکان خەباتی کردووە. ئەم خەباتە مەیدانی هونەریشی گرتووەتەوە و ئەو دەم هونەری بەرهەڵەستی خوڵقاندووە. بۆ نمونە بێتهۆڤن کە شەیدای ئازادی بوو بە مۆسیقا یان بە مۆسیقا شۆڕژگەڕانەکانی کۆمەڵگای بەرەو ئازادی ئاژواندووە و سەمفۆنیای نوێمیشی ناوناوە ئازادی و پێشکەشی کردووە بە ناپلیۆن کە ئەو کات بە ئازادی خوازی زانیوە و بە ئاڵا هەڵگری شۆڕشی گەورەی فەڕەنسا دەناسرا. شکسپێر کاتی خۆی گەلێک شاکاری هونەری خوڵقاند کە هەست و بۆچوونی کۆمەڵانی خەڵکی پێشڕەو دەنوێنێتەوە و گەشەی پێدەدات. شانۆنامەی ئۆتێلۆ و ڕەخنە لە ناموسپەرستی ژن و ژن دوژمنی دەگرێت. ئەم هونەرە بەرهەڵستانەیە گەلێک شوێنەواری بێهاوتەی لە هونەر و کللتوری مرۆڤدا هێشتوێتەوە. دواییش ئەم ڕەوتە بوو بە هونەرێکی یاخود هونەری دەسەڵات.
گەشیانە بەڵام تینینە لەشیانە وشەی لاچە وی گەشیانە وزەی لاپە لە مەریانە سرودی لە سەردەریانە وزەی لاپە لە مەریانە سرودی لە سەردەریانە بەجەربانای هاوڕێکانە نەترسی شاهینەکانە لە مەیدانە لە زیندانە باش خۆی پایکارەتانە شای پەنگاوەتا بینم ئاسە سوسیالیزمە بینم بەڵێ بینەران بەم جۆرە دەست دەکەینەوە بە درێژەی بابەتەکە سپاس کە تاوەکو ئەم کاتەی بەرنامەکە لەگەڵمانان هونەرمەند ڕێبوار بەم جۆرە درێژەی بابەتەکەی دەدات کە دەڵێت بە گوێرەی تێگەیشتنی من لە ماتریالیزمی مێژویی بەرهەم و چالاکی هونەری مرۆڤ لە هەر شوێنێکی جیهاندا بوو بێت بە گوێرەی کللتورە مادی پیشەسازی بەرهەمێنانەکەی ئاڵۆگۆڕی کردووە ئەگەر هونەری دوو کۆمەڵگا کە کللتوری مادیان پێک دەچێت لەگەڵ یەک بەراورد بکەین گەلێک لێکچوون و هاوبەشی تێدا دەبینین کە نیشان دەدات هونەر هەروەها هەموو کللتوری معنەوی بە گوێرەی کللتوری مادی دادەڕژێت بە گوێرەی ئەم بۆچوونە هونەری کوردی و تورکی لە بڵین لە ئارادەنین و هونەری سەردەمی عەشیرەت و هونەری سەردەمی سەرمایەداریمان هەیە کە مەقامی تورکی و عەرەبی و کوردی و فارسی گەلێک لێک دەچن هەر زمانەکانیشیان جیاوازن بەڵام ڕاپ و موزیکی مۆدرنش لە کوردستان و ئەستەمبوڵ و بەغداد زۆر وەکو یەک دەچن هونەری پێش سەرمایەداری بۆ نمونە هەڵپەرکەی کوردی گەلێک وێکچوون و هاوبەشی هەیە لەگەڵ هەڵپەرکەی نەک هەر سریانی ئەرمەنی و بەلوچی و بەڵک و عەرەبی و ڕۆمانیش بەیتوباو داستانگێڕانەوە بە شیعری ڕیتمدار واتە وەزن و قافیە لە ناو کۆمەڵگا پێش سەرمایەداریەکان لێک دەچن هونەری سەردەمی سەرمایەداریش لە هەموو جیهاندا لێک دەچن لە شێوەی شعر و نووسینەوە هەتا داستان و هەتا وێنەگری مۆسیقا و فیلم و پەیکەرتاشی هەتا سەما وێنەگەری و فیلم و سینەما هەتا هونەری پلاسیک گەلێک زیاتر لێک دەچن هەتا هونەری پێش سەرمایەداری هونەری پاش سەرمایەداری یەک کۆمەڵگا بۆ نمونە کوردەواری یاخود فارسی ئێرانی یان عەرەبی گوێ بگرە لە بەیت و باوی کوردی کە هی پێش سەرمایەداریە چەندە لە باڵادی ئینگلیزی دەچێت کە هی سەردەمی پێش سەرمایەداری بەریتانیە بەڵام شعری قانع بە تایبەت گۆران کە هی سەردەمی سەرمایەداری کوردەوارین ئەوەندە لە بەیت و باوی کۆنی کوردی نزیگنین کە لە شعری ئەمڕۆی عەرەبی فارسی و ئەنگلیزی نزیکن گۆران بە دیوانە ئینگلیزیەکەی برۆنز داد هەڵدەڵێت کە کەچی خۆی پێشڕەوی شعری نوێی کوردیشە بایتر نەکەوینە داوی ماتریالیزمی میکانیکیەوە و چونکە دەزانین کە هونەر و معنەویاتی کۆمەڵ دەستبەجێ بە شوێن ئاڵوگۆڕی کللتوری مادی کۆمەڵگادا وەرنەچەرخاوە و وەگەشەی کۆمەڵایەتی گەلێک لەوە ئاڵۆسترە لەوانەیە دانتێ ئیتاڵی دەیان ساڵ یا زیاتر لە 100 ساڵیش پێش سەرمایەداری ئیتالیا بانگەوازی نوێخوازی کۆمیدای ئیلاهی چڕی بێت بەڵام فەڕەنسا پێش ئیتالیا بوو بێت بە سەرمایەداری قسەی ئێمە ئەوەیە ئەمانە کار دەکەنە سەر یەکتر و جیهان بەرەو پێش دەڕوات و سەرنجامیم کێشانە ئازادی و ڕزگاری هونەرە لە گیرروگرفتی کۆن و ڕزگاری و هەموو مرۆڤایەتیە لە ستەم و چەوساندنەوە دەمانەوێت ڕوونی بکەینەوە کە چینی دەسەڵاتداری کۆمەڵ ناتوانێت هەموو هونەر و زانست و کللتوری معنەوی و مادی کۆمەڵ کۆنتترۆل بکات و ژەهری پاشکەوتویی بکاتە هەموو خانەیەکی لەشی کۆمەڵگاوە بە بۆنەی بەرهەڵستبوونی هێزی پێشڕەوی سەر بە چینی کرێکار و سەر بە ئازادی بەرامبەر و بە 1001 بۆنەی تریشەوە گەلێک چالاکی زانستی هونەری فەلسەفی و شتیوا دێنە بەرهەم کە کۆنتترۆلی بۆ ژوازی کۆنەپەرست دەپوکچێنێتەوە بۆیە ئەم باسی ئێمە بەواتای ڕەش و سپیکردنەوەی هەموو شتێک نییە و گەلێک سەرنجی ورتری پێویستە
باسەکە لە کورتی ببڕینەوە دەنا باسی فۆرم ناوەڕۆک و جوانیناسی کاردانەوەی ئەوانە لە ئاستی یەکتر کە بە گوێرەی ڕوانگەی چینایەتی جۆرا و جۆر نوێ دەبێتەوە خۆی هەورازێکی ترە کە دەتوانێت بابەتەکە دەوڵەمەندتر بکاتەوە بەڵام دەرفەتی گەورەتری پێویستە بە وردبوونەوەی زیاتر لەم بابەتانە بهێڵینەوە بۆ دەرفەت و مەودای بەرینتر لە بەرژەوەندی بۆ ژوازی ئەم ڕۆژدا حاشا دەکرێت کە لە چینی بوونی هونەر یعنی بڵین لە چینایەتی بوونی هونەر سەرمایه‌داری 100 ساڵ زیاتر لە سەردەمی قۆناغی ئیمپریالیزمەوە کە وەکو سەردەمی ناپلیۆن و بیتهۆڤنیش پێشڕەو نەماوە و هەتا بۆی کراوە چینایەتی بوونی کۆمەڵگایشی پشتگوێ خستووە چ جای هونەر ئەو تێدەکۆشێت بێدەنگە بکات لە هەر ڕاستیەکە هەیە کە کێشەی چینایەتی بخاتە بەرچاو 12 مانگەش بە میدیا سینەما و بە ئاین کللتوری دەسەڵات پارێزی و دواکۆتانی خۆیان بڵاو دەکاتەوە بەڵام کاتێک ئێمە دەنگی خۆمان هەڵدەبڕین و هەستی خۆمان دەنوێنین هاواریان بەرز دەبێتەوە کە ئەوە هونەر نییە ئەوە پڕوپاگەندەی ئایدۆلۆژیایە و لەم قسانە چما خۆیان لە هۆلیود هەتا بۆلیود خەریکی پڕوپاگەندە نین و چما خۆیان بۆ ڕازاندنەوەی ئاین و کڵێسا بۆ پاکردنەوەی کاری پۆلیسی ڕەگەزپەرستانەی خۆیان پڕوپاگەندە ناکەن چما کارێزماتیرینیان یان ئارتێستەکانیان ناخەنە کار بۆ ڕازاندنەوەی سیمای مەسیح و یوسف و موسا و ئەوانی تر چما بۆ هێشتنەوەی دواکەوتوترین وێنە یاسا ئاین و شەرعەتی خۆیان پڕوپاگەندە ناکەن گەلێک لە بەرهەمەکانی هۆلیود و بۆلیدیش پڕوپاگەندەیە بۆ پۆلیس بۆ کڵێسا بۆ مزگەوتووە زۆر بابەتی تر بەڵام بڵێ سەرڕای هەر تێبینی و هەر وردبوونەوەیە کە ئەم بابەتە چڕ و پڕ دەکاتەوە هونەر هەموو کللتور بە مادی و بە معنەویەوە چینایەتیە ڕۆژی ئەمڕۆژ کە کارگەر و سەرمایەدار وەکو چینی سەرەکی کۆمەڵ لە سەر تاسەری دنیادا بەرانبەر بە یەکتر لە کێشمەکێشمدان هونەر و کللتوریش بە بورژوایی و بە کاریگەریەوە سەرڕای هەر ئاڵۆزیەک زیاتر لە هەمیشە چینایەتین و لە کێشەیەکی بەردەوامدان دژی یەکتر جرگەی سووری شیرانەوە لەم گڕ و کڵفەی کوردستانەوە لە بۆ یەکگرتن خوتە یاردەکەین بەندەوە دیگەشتێری کار دەکەین هەر بژی حزبی خەباتکار پێشەوی هر بجی حزبی خباتکار اشتری چی گرکار سرمایه‌داری دیوز میشوه سرسوی خبرکار پیشروی چینی گرکار لم کردستان ملبنی شوریش بالای واساوی دارنده هیگیر بیوی چندی حساناوە بی بەخلا مارگ بیگەڕانەوە هەر بژی حزبی خەباتکار پێشوەری چینی گرێکار هەر بژی حزبی خەباتکار پێشوەری چینی گرێکار
چینی کرێکات بەڵێ بینەران دەچینە لای پرسیارێکی تر کە ئاڕاستەی هونەرمەند و شاعیری خۆشەویست ڕێبوار کراوە کە بەم جۆرەیە پرسیارەکە دواتر خۆیشی جواب بە پرسیارەکەی داتەوە. کاتی خۆی تۆ هاوڕەکانت جەدەلێکی زۆرتان هەبوو لە سەر هونەری کارگەری یان ئەدەبیاتی پێشڕەو، مەبەستان لە هونەری پێشەنگ و پێشڕە و هونەری کارگەری چی بووە؟ کاتێک کە باسی هونەری کارگەری دەکرێت بۆ شوازیش هەمان بۆچوونی هەبێت. بە بۆچوونی تۆ وەکو شاعیرێکی چینایەتی ڕەوایە ئێوە ڕەخنە لە گۆران حافزی شیراسی شکسپێر مۆزارت نالی و قانع بگرن لە بەرامبەر ئەوەی کە ئەوان یان هەر کەسێکی تر کە هونەر و ئەدەبیاتەکەیان ناچێتە چوارچێوەی چینایەتی و کاریگەریەوە؟ وەڵام بە پرسیارەکە بەم جۆرەیە. شاعری خۆشەویست ڕێبوار دەڵێت ئەم پرسیارە خۆی چەند بەشە، بە هیوام وەڵام بە هەموو لایەنەکانی بدەمەوە. ناکۆکی من و هاوڕەکانم لەسەر هونەری کارگەری یان پێشڕە و بەشێکەوە بوو کە پێشەنگ وەکو دەنگ و ڕای هونەری کارگەری بڵین بەو جۆرە بێت. سەرڕای ئەوەش بەشێکی پێشەنگ ستونی ئازاد کراوە بووە بۆ هونەرێک و بیرروڕایە کە خۆی بە جۆرێکی تر دەناسند. مەبەست لە هونەری کارگەریش دەرگا داخستن لەوانی تر نەبوو. بەست ئەوە بوو کە هونەر پیرۆز نییە و دەکرێت بە ڕەخنەگرتن زیاتر گەشە بکات. بۆ نمونە هەندێک هونەر هەن کە لە خزمەتی ئاین و خورافەدان. لە ئێران ئەوە زۆرترە. ئاوازی لاواندنەوەی کوژرانی شەڕی ئیمام حوسین و یەزد لە کەربەلا یەک دوو مانگێک لە ساڵ مزگەوت و کوچە و کۆڵان هەڵدەگرێت. بەوە دەڵێن نەوحە. ئەمە تەنانەت هونەری پێش سەرمایەداریە، بەڵام کاتێک سەرمایەداری ئەو سەرمایەداریە پێشڕەوەی سەردەمی شکسپێر و بیدهۆڤن نییە و تا مۆخ و ئێسقان دژی ئازادیە لە هەموو دابوونەریتێکی کۆن و پەرتوکاو وەکو سینەزەن و نۆحە کەڵک وەردەگرێت بۆ گێژ و وەڕکردنی کۆمەڵانی خەڵک. ئەم ڕوانگەیە لە ڕوانگەی ماتریالیزمی مێژوویەوە ئەگەر مێژوو و زانست و کۆمەڵناسی زانستە ئەم ڕوانگەیە باشترین شێوەی لێکدانەوەی و پەیوەندی کللتور و لە ناو کللتوریشدا هونەر بە بنەمای بڵین ئابووری و شێوازی کۆمەڵایەتیەوە ڕوون دەکاتەوە. بۆ شێوەیە جوانی و درەوشانەوەی هونەری شکسپێر لە گزنگی بەرەبەیانی سەرمایەداری پێشڕەو دەوەشێتەوە کە لە سەدەی 15 و 16 لە بەریتانیا دەستی پێدەکرد. هەموو ڕێسانس و گەشەی کللتوری ئەوروپاش لە گەشە و سەرهەڵدانی سەرمایەداری ئەوروپا دەوەشێتەوە. هەر بەو شێوەیە حافزی شیراسی خیام و گەنجینەی هونەری و کللتوری تریش لە پێشینە جێگە و پێگە و کات و زەمەنی شاعیر فەیلسوف و داهێناندا دەبینرێنەوە. هونەری کارگەری پاش هاتنە مەیدانی چینی کرێکار واتای خۆی بڵین پەیدا دەکات، واتە لە سەرەتای مێژووە نەبووە، بەڵکو پاش سەدەی 17 و 18 بناغی بەست بوو و سەری هەڵداوە. ڕێبازەکەی ئێمەش نەک هەر هونەری سەدەی 21 و 20 بەگشتی ڕوونتر دەبینێ و بەڵکو بە زانستی ماتریالیزمی مێژووی ئەلیادە و ئۆدیسێ هۆمەری یۆنانی کارەکانی شکسپێر و حافز و فیردەوسی و گۆران و پوشکین و لۆرکا و هەموو داهێنەران لە ڕووناکیەکی نوێ بابەتدا هەڵدەسەنگێنێت. لێرەوەش بە ڕەخنە یان بە ستایشی بەجێ یارمەتی گەشەی زیاتری هونەر و کللتوری سەردەم دەدات. بەڵێ بینەران لێردا پرسیارێکی تر ئاراستەی هونەرمەند و شاعیری خۆشەویست ڕێبوار کراوە کە پرسیارەکە بەم جۆرەیە. مەبەستمە بڵێم لە نەقد و ڕەخنەگرتن
لەو تایبەتمەندیی کە باسم کرد بە پێچەوانەوە ئێوە ستایشی هاینریش هاینە بێرتۆلێت بێرشت و ئارگۆن و جەوهیل دەکەن خۆ ڕەنگە نووسەران و هونەرمەندانی تایپیەکەم لە زۆر شوێن پێشەنگ و جوانتر و باشتریش شعریان نووسی بێت بەڵام دیسان قسەکە ئەوەیە بۆ بارودۆخە ئایدۆلۆژی و کارگەری بوونی ئەدەبەکەیان دەخەیتە پێشەوە ڕێبوار بەم جۆرە جواب دەداتەوە ئێمە ئەگەر شعرێکی لاوازی هاینە لە شعرێکی بە پێزی شکسپێر بە باشتر بنرخێنین دیارە وەستەهوە و یارمەتی گەشەی هونەر نادات بەڵام مەبەستەکە ئەوە نییە لەوانەیە پێویست بێت باسی جوانیناسیش بخەینە بەرچاو کاتی خۆی لە باسێکی جوانیناسیدا نووسیومە مەزهەری خاڵقی گەلێک دەنگی خۆشە و هونەرمەندێکی بەناوبانگە بەڵام کاتێک لە گۆرانیکدا دەڵێت ئایشل شل و مەل شل و شێواوی ئەڵەی نۆبووکی زاوەڵی داوی من و تۆ هەست و سۆزمان بریندار دەبێت بۆ ئەو ئاوازەمان لە پێشچاو دەکەوێت بۆ ئێمە خۆشی و چێژ وەرگرتن لە دەنگی خۆش و هونەری خاڵقی تێکەڵی نەفرەت لەگەڵ دەستدرێژی زاوە و لێدانی ئەو بووکە دەبێت کە سەروینەکەی بە چەپۆکی زاوە شێوەوە هەروەها باسێکم لەسەر هەژار نووسیوە و شێعرەکانیم لە ڕۆشنایی هەستێکی مۆدێرن داخزۆتە بەرچاو دژ بە عەرەببوون و ژن بە کەمزانین لە شعرەکانیدا کەم نین لەوانە شعری ژن و سەماوەر و چەندانێکی تر ئەمانە لە ڕۆشنایی بۆچوونی چینایەتی بۆ هونەر و باسی هونەری کارگەریدا ڕخنەی لێدەگیرێت و ڕێگا بۆ شاعیران و داهێنەران ڕوون دەکرێتەوە کە ڕێگا بە ڕەگەزپەرستی ژن دوژمنی و هەست و هۆشی کۆنەپەرستانە نەدەن کە بەرهەمەکانیان ناشرین بکات گۆران لە بەرهەمی نایابی شەوێک لە عەبدوڵڵادا وەها مۆسیقا و سەما دەژەنێت یاخود دەیژەنێتە ناو شیعرەوە کە لە سەردەمی عەشایەریدا ناممکن بوو بەڵێ هونەر و کلتور لە داوێنی کۆمەلگایەکی مۆدێرندا دەگۆڕدرێت و هونەری کۆمەلگا مۆدێرنەکان زیاتر وەکو یەکتر دەچن تا هونەری هەر ئەو کۆمەلگایە لەگەڵ پێش مۆدێرن تێی خۆی بۆ هەر بەرهەمێک و هەر داهێنانێکیش کارمان ئاسانتر و ئاسانتر دەبێتەوە کاتێک هەڵی دەسەنگێنین کە چەندە لە سەردەمی خۆی لە دواوە بوو ویان لە پێش بووە بەرهەمەکانی حافز و سعدی بە ساڵ و سەردەم لێک نەزیکن بەڵام دەبینین چلۆن حافز هەمیشە لە دژی دەسەڵاتی زاڵم و مەلای دین فرۆش بووە و چۆن سعدی ئامۆژگاری دڵسۆزانەی پاشاکان دەکات و سەرکۆنەی مدەداعی دەکات کە دژی سامانی دەسەڵاتی ئەو کاتە بووە یان کاتە دواوە سعدی و نەحافز بە متەفەڕق و پیرۆز یان بێفەڕوکۆن دانانین لە ڕۆشنایی ماتریالیزمی مێژووییدا دەبینین کە بەرهەمێکی هونەری لە کات و شوێنی خۆیدا بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی پاراسۆ یان بەرژەوەندی سوڵتان و دەسەڵاتی سەرکوتگەر دوو پەیکەرە لە شێعرەکانی ڕێبوار دڵی گەنجی ئامانج پەروەر بووەتە پەیکەر تا شێک و دێ دوو پەیکەرەم وەداتا شێ پەیکەرێک لە دەروازەی شار شەهیدێکی ڕاوەستاوە پێشمەرگەیەکی کرێکار دژمن هێندە لێی ترساوە وە چاو ترسانی خەڵکی شار تەرمی لەسەر ڕێداناوە کەچی بووەتە شمڕی هەستان دژ بە زوڵم و زۆر ڕاوەستان بەرامبەر بەو بەژنێکی بەرز پەیکەرەی ڕەنج کێوی سەر ئەرز پەیکەرەی دایکی پێشمەرگە ڕەنج کێشا و دڵ بە بەرگە قسەی شعراوی لە زارە ئەسرینی لەسەر ڕوخسارە نگای شەوقی بروسکەیە دەنگی نرکەی تریشقەیە وەک پەیکەرەی ڕەنجی ئینسان دەگرمێنێ لەگەڵ باران ڕۆڵەی شیرینم گەنجەکەم
بەرامەی تاڕی ڕەنجەکەم پەیکەرت بەرزە نابەزێ وەک سوارێک کە دانابەزێ ئەگەر بەسەر پەیکەرەتا ئاسمان بگری هەتا کێو بناڕێ و هەور شیوەنکا و من سەرچین بم کەمە هێشتا بەڵام سەربەرزم بە بەرزی دڵقایمم کە نەبەزی لە ژینی بەشمەی نەتمانە لە ژێردەستی زاڵمانە لە کۆت و زنجیر بەولاوە چیت هەبوو چیت لەدەستداوە منیش ڕەنجم کوێرەوەریم تاڕیم دەردم دەربەدەریم زیاتر نابێ بە مەرگی تۆ بۆیە وتم ئەرێ بڕۆ لەگەڵ کاروانی خۆشاژۆ لەگەڵ هاو زنجیرانی خۆ بڕۆ بێ ئاوردانەوە بیرە بیرە و بادانەوە هەرچەند داخێک لەگەڵمایە تەرمی شیرینت تەنیایە نید لە کۆڕی هاوڕێکانە بەڵام تینی لە لەشیانە ورشەید لە چاوی گەشیانە وزەید لە پەلاماریانە سرودید لە سەرزاریانە دڵەی شاگەشکەی سەرڕەوم دڵەی نەسرەوت و بێخەوم دڵەی فێری خوڕپە و خەتەر دڵەی گەنجی ئامانج پەروەر لە بەرپێی پەیکەرەکانە چەپکێک شێعری گەشی دانا وتی پێیان ئازیزەکان زاڵمان تۆقیون لێمان ستەمکاری جەلادەکان شەوگاری ڕەشی خەفەکان گەر بە قورسی کێوەکان بێ پڕبەینی ئەرز و ئاسمان بێ دەریای ورەی خەماتکاران دەرەتانیان لێ دەتەنێ لە جەسووری شۆڕەلاوان دوژمن ماتە و تەنگە زیندان بە جەربەزەی هاوڕێکانە نەترسی شەهیدەکانە لە مەیدانە لە زیندانە بە شکۆی پەیکەرەتانە شایی پەنگاوەتە بینم ئاسۆی سۆسیالیزمە بینم بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوازە هاتینە کۆتایی بەرنامە ئەمڕۆشمان تا ئەڵلقەیەکی دیکەی و درێژەی ئەم بابەتە کە لە بەرنامەکانی تردا پێشکەشتانەکەین کاتوساتێکی باش بۆ هەموو لایەکتان ئاواتمە و سپاس کە تاوکوەتایان بەرنامەیەش لەگەڵمان نابوون هەر شاد بن.